بناوی خدای بخشنده و مهربان، بناوی او خدای کانگای رحمت و سوز و بزەییە. سوێن بە ئەستێرە کاتێک لە شوێنی خۆی دەترازێت و بە خێرایی بەردەبێتەوە و ئاوا دەبێت. هاوڵ و هاوڕێی ئێوە محەممەد گومڕا و سەر لێ شێوە و نەبووە، لە ڕێگەی ڕاست و ڕەوان نەترازاوە. سە و گفتاریشی ئەوەی کە قورئانە لە ئارەزوبازی و هەوا و هەوەسەوە نییە. ئەمەی کە ڕای دەگەیەنێت تەنها نیگا و وەحی خوداییە. جبرائیلی فریشتە خاوەنی هێز و توانایی زۆر قورئانی فێر کردووە. ئەو جبرائیلەی کە خاوەنی بیر و هۆشێکی زۆر بەهێز و دیمەنێکی جوان بوو، اینجا لەسەر شێوە ڕاستەقینەکەی خۆی وەستا. لە کاتێکدا لە ئاسۆی هەرە بەرز و بڵندەوە سەری هەڵدا بوو، ئاسۆی پڕ کرد بوو. لەوە دوا تا دەهات نزیک دەبەوە و سەرنجام هاتە خوارەوە بۆ لای پێغەمبەر. ئەوەندە لێی نزیک بۆوە نێوانیان بەقەدەر دوو کەوان یا کەم تریش بوو. اینجا خدا لە ڕێگەی ئەوەوە نیگای کرد بۆ بەندەی خۆی. ئای چ نیگایەک بوو! ئەوسا ئەوەی کە بە چاوی سەری بینی لە ناخ و دەرونیەوە بڕوای پێی هەبوو. ناخ و دەرونی ڕاستیەکانی بەدرۆ نەدەزانی. جا ئایا ڕاستە ئێوە مجادلەی لەگەڵدا دەکەن لەسەر شتێک کە ئەو دڵنیایە لە دیتنی؟ سوێن بە خوددا، بێگومان جارێکی تریش لە دابەزینێکی تردا جبرائیلی بینیوە کاتێک هاتووە بیبات بۆ شەوڕەوی، لە کاتێکدا لە سیدرەتی المونتەهادا بوو. لەوێدا بەهەشتی مەئوا هەیە بەواتای لانە و جێگەی حەوانەوە. کاتێک ئەوەی سیدرەی داپۆشی مەگەر هەر خوددا خۆی بزانێت چێن و چین و کاریان چییە. جابینینی ئەو بەدیهێنراوانە لەو شەوەدا و نەبێت چاو بەست لە پێغەمبەر کرابێت و چاوی لێلادا بێت. بێگومان پێغەمبەر لەو شەوەدا لە بەڵگە و نیشانە و مۆجیزە گەورەکانی پەروەردگاری بینیوە بە چاوی سەری بە هەموو هەستی. جا هەواڵم بدەنێ دەربارەی لات و عوزا، دوودانە بتی ناشرین و ئێسک تاڵی دروستکراو بوو. مەناتی سێهەمیش ئەویش بتێکی ترە. ئایا دەسەڵاتیان هەیە؟ ئایا ڕەوایە کوڕان بۆ خۆتان و کچان بۆ خوددا بە چاک بزانن؟ خدای گەورە دەیەوێت بە عەقڵی چەوتیان ڕخنەیان لێ بگرێت. ئەجینا کوڕ و کچ هەردووک دروستکراوی خوددان و پێوەری ڕێز تەنها خوداناسی و پارێزکاریە. ئەگەر وا بێت ئەو کاتە ئەو دابشکردن و بڕیارەتان زۆر دوورە لە دادپەروەریەوە و لە سنوور ترازانە. ئەم بتوپەیکەرانە تەنها شتێکە کە خۆتان و باو باپیرانتان ناوتان لێناون و هیچی تر نین. خدا بەڵگەیەکی نەناردووە لەسەر ڕەوابوونیان. سەیرە ئەوانە تەنها شوێنی گومان و ئارەزووی دەروونە نەخۆشەکانیان دەکەون لە کاتێکدا کە بەڕاستی لەلایەن پەروەردگاریانەوە هیدایەت و ڕێنموویان پێگەیشتووە. نەخێر بۆ ئادەمیزاد نییە ئەوەی داوای دەکات، چونکە ئاواتەکانی نایەتە دی لە دنیادا. پێواتە هەر خودایە خاوەنی دنیا و قیامەت، ئەی بۆ هەوڵی بەدەستهێنانی ڕەزامەندی ئەو زاتە نادەن. زۆر فریشتەش لە ئاسمانەکاندا هەن کە تکا و پاڕانەوەیان ناکام و بێسوودە، مەگەر خوددا مۆڵەت بدات بۆ هەر کەسێک کە شایستەیە و ڕازی بێت کە تکا بکات یا تکای بۆ بکرێت. بێگومان ئەوانەی کە باوەڕ بە قیامەت و لێپرسینەوە ناهێنن ناوی ئافرەت دەنێن لە فریشتەکان، لە حاڵێکدا فریشتەکان دروستکراوانێکی تایبەتن. ئەوانە لەو بارەیەوە هیچ جۆرە زانست و زانیاریەکیان نییە، بەڵکو هەر شوێنی گومانی بێسەر و بن دەکەون لە کاتێکدا کە گومان بە هیچ شێوەیەک جێگەی حەق و ڕاستی ناگرێتەوە. گوێمە دەبەوە کەسێک کە یاخی بووە لە یاد و بەرنامەی ئێمە مەبەستیشی نەبووە تەنها ژیانی دنیا نەبێت. ئەوانە هەر ئەوەندەی لێدەزان و عەقڵیان هەر ئەوەندە دەبڕێت. بەڕاستی هەر پەروەردگاری تۆیە کە چاک دەزانێت چێ لە ڕێبازەکەی لایداوە و گومڕایە، چێش ڕێبازی ئیمان و هیدایەتی گرتۆتە بەر و شایستەی ڕێزە. هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە هەر خوددا خاوەنیانە، تاقیتان دەکاتەوە بۆ ئەوەی تۆڵە بسێنێت لەوانەی کە خراپەیان کردووە بە گوێرەی کردەوەکانیان، پاداشتی ئەوانەشی کە چاکەیان کردووە بە چاکترین شێوە بداتەوە. ئەوانەی کە خۆیان دەپارێزن لە گوناه و تاوانە گەورەکان لە گفتار و کرداری بەد جگەل لە وردە گوناهان، بەڕاستی پەروەردگاری تۆ ئەی پێغەمبەر ئەی ئیماندار چاوپۆشی زۆر فراوانە، چاک دەتان ناسێت لە کاتێکدا ئێوەی لە زەویدا بەرپا کردووە، لەو کاتەشدا ئێوە کۆرپەلەی بچووک بوون لە سکی دایکتاندا، ئاگای لێتان بوو کەواتە خۆتان بە چاک مەزان و خۆتان بە پاڵفتە دامەنێن، هەر خوددا خۆی دەزانێت چێ تەقوای هەیە و پارێزکارە. جا هەواڵم بدەرێ ئایا ئەوەی پشتی لە باوەڕ هەڵکرد
ئێمێکیشی بەخشی و خێرا دەستی گرتەوە ئایا ئەو جۆرە کەسانە زانستی و نهێنی دەزانن و ئاگاداری شاراوەکان و دەیبینن ئایا ئاگادار نەکرابوو بەوەی لە پەڕاوەکانی موسادا بوو یا ئەو ئیبراهیمەی کە هەموو پەیمانەکانی بەجێهێنا بە تەواوی لەو پەڕا و کتێبە پیرۆزانەدا هاتووە کە هیچ گوناهبارێک گوناهی تاوانبارێکی تر هەڵناگرێت بەڕاستی ئادەمیزاد خاوەنی هیچ شتێک نییە تەنها ئەوە نەبێت کە خۆی کردوویەتی بێگومان هەوڵ و کۆشەکەی دەبینرێتەوە لە قیامەتدا ئاشان پاداش دەدرێتەوە بە تێر و تەسەلی بەڕاستی و دڵنیاییەوە دەڵێین کە کۆتایی ئەم ڕێگوزەرە لە لای پەروەردگارتەوە سەر هەڵدەدات بێگومان هەرە و زاتەش دیاردەی پێکەنین و گریانی لە ئادەمیزادا بەدیهێناوە هەروەها هەر خۆی دیاردەی مردن و ژیانی دروست کردووە هەرەوزاتەش دوو جۆری دروست کردووە کە نێر و مێیە لە نوتفەیەک لە خاڵێکی زۆر بچووک ئەویش ئەگەر ویستی خودای لەسەر بێت کاتێک لە جێی خۆیدا دادەندرێت بێگومان لەسەر خوداشە دروستکردنەوەکەی تریش دەوڵەمەندی و ئەوەی پێویست بێت دەیبەخشێت هەر خوداش پەروەردگاری شیعرایە ئەستێرەیەکە هەندێک لە عەرەبەکان پەرستویانە قەبارەکەی دە ئەوەندەی خۆرە 1 ملیۆن ئەوەندەی نێوان زەوی و خۆر لێمانەوە دوورە هەرەوزاتەش قەومی عادی یەکەمی لەناو برد ثەمودیشی لەناو برد و هیچی نەهێشتن زووتریش قەومی نوحی لەناو برد کە بێگومان ئەوانیش ستەمکارتر و سەرکەشتر بوون هەرەوزاتە تاوان باران و شەڕواڵ پیسانیشی ژێرە و ژوور کرد اینجا ئەو دێهاتانەی داپۆشی ئەوەی کە دایپۆشی بە بەردباران جاییتر ئەی بێ ئیمان تۆ لە کام یەک لە ناز و نیعمەتەکانی خوددا دوو دڵیت ئەم پێغەمبەرەش هۆشیارکەرەوەیەکە لە هۆشیارکەرەوەکانی پێشوو ئەوە چاک بزانن قیامەت و لێپرسینەوە نزیک بووەتەوە نزیکە بەنسبەت هەر ئادەمیزادێکەوە هەر کەم مرد ئەوە قیامەت لەو بەرپا بووە قیامەتی گەورەش کاتێک بەرپا دەبێت هەمووان وا هەز دەکەن کە چەند سەعات لەوە پێش دنیا بوو وا ئێستاش قیامەتە کەسیش ناتوانێت ئەو ڕۆژە دەربخات و بەرپای بکات جگەل لە خودای بەدەسەڵات و باڵا دەست ئایا ئێوە لەم قسەیە کە قورئانە سەرسام دەبن پێدەکەن و گریانتان نایەت بۆ ئەو چارە نووسەڕەشەی کە چاوەڕێتانە ئێوە بەردەوام سەرگەرمی ڕابواردن و بێهۆشن ئەی کەواتە بێدار بنەوە و داچڵەچێن کەواتە سوژدە بۆ خودای بەدیهێنەر ببن هەر ئەویش بپەرستن